بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت کاک فەرهەدجان هەمرم ئێوە پرسیارە بکەم هەڵوێستی لایەنە سیاسیەکانی ئەو کات بەرامبەر بە دەرکەوتنی پاسۆک چی بوو؟ دەوترێت ئێوە هەر لە سەرەتاوە پرۆژەی دروستبوونی بەرەیەکی یەکگرتووی کوردی و بەرەیەکی کوردستانیتان خستە بەردەم لایەنەکان وەڵام و ئیسجابەی ئەوان چی بوو لەو کاتێ؟ وەڵاهی ئیسجابەیان بۆ ئەوەی کەوا جەبهەیەکی کوردستانی ببێت نەبوو. بەڵام وەکو جەبهەیەکی عێراقی ئیسجابەیان زۆر بەقووەتر بوو، چی جوود و چی جۆقەت ئەچوونە ینی ئەوەیان قبول بوو. بەڵام ئەمەی کە حزبە کوردستانیەکان یەک بگرن بە معنای کەلیمە ئەو ئیسجابەیە نەبوو. باشە ئێوە کاگازە مستەفا لە دروشم و فێرۆپرۆگرامی پاسۆکە باز لە سربەخۆبوونی سیاسی ئەم پارتە ئەکات، بەڵام ئێوە لە دوجارە ئەسنێنێ و بەرەی جوود هۆکاری ئەمە چی بوو؟ دەچێن ناو بەرەی جوود وەکو تەنسیق لە ساڵی 1982 تەنسیق لەگەڵ بەرەی ئازە مستەفا خۆی ئاماژەی پێکات لەگەڵ بەرەی جوودا تەنسیق ئیش و کار ئەکرا و بۆ ئەوەی لە کاروانی کارەکانە دوان نەکەوین ئەبوایە هاوکاری بکرایە ئەنی شتێک بوو ناڵم سەپێنرابوو بەسەمان، بەڵام ئەتوانین بڵێن ئەبوایە. ئەگەر ئەبوایە بۆچی لە جەوقەت هیچ بەشداریەکتان نەبوو؟ بۆچی لە تەنسیقتان لەگەڵ جوود هەبوو بەڵام لەگەڵ جەوقەت نەبوو؟ لەگەڵ جەوقەتدا بە معنای کەلیمە لە مەسائلی بیر و باوەڕ و لە مەسائلی ئامانجەکانی خۆمانە دانومان لە مەنجەڵەکە ناکوڵە، لەبەرەوە لەگەڵیان نەبوو. لەبەر چی بوو؟ دانویان شتەکان شخصی بوون یا کێشەی فکری؟ نەخێر شخصی نیە، مەسائلی ئەی بۆ دانو بۆچی ناکوڵات چی بوو؟ مەسائلی نەتەوەیی بوو، چکە باوەڕ بفەرموو، یعنی ئەمە نە شیعارە نە هیچ شتێکە. ئێستاش تۆ حیزبێکی عێراقی شەخسەتێکی عێراقی ڕازگۆ نییە بەرامبەر مەسائلی نەتەوەیی کورد، نیمانە هەمووی بۆ مەساڵحی خۆی و بە تاکتیک ئەگەر ئەڵێ چاوە جوانەوە لەسەر و چاوە برۆیامانە وەکو تاکتیکە بۆ مەساڵحی خۆیان، بەڵام لە عەمەلە هیچ کامێکیان من هینم هەیە ئیسباتم هەیە بۆ ئەم مەسەلەیە. لەسەر دەمێکە لەگەڵ شەهید جەلالی حاجی عەلی و مەجموعەی لە کادرانی پێشکەوتووی پاسۆک لە تارانە چوونە خزمەتی محەممەد باقر سەدر. ئەو وەختە محەممەد باقر سەدر هیچ کارە بوو، ینی پەراوێز خراپ بوو، ئەم حزبی داوە زیاتر لە حکوومەتی ئێران نزیک بوو کە چوینە لای ئەمە مەجبورم هەرچەند وەخت کەمە بەڵام زۆر بە کورتی باسیەکەم بۆ نمونە باسیەکەم کە چوینە خزمەتی باسی زۆر مەسائلمان کرد. لە جوابە ئەیوت وتی حکمی ذاتی بۆ ئێوە زۆر کەمە، ئێوە حەقی ئەوەتان هەیە دەوڵەت تەشکیل بکەن. زۆرمان پێخۆش بوو کەسێکی وە کوڕی سەید موحسینی حەکیم ئەو پیاوە مقەدەسە خوا ئەفریقا کە بەنسبەت کوردەوە ئەتوانم بڵم دوژمنمان نەبوو، بەڵام باش بوو بۆ کورد، هەڵوێستی چاکی هەبوو. ئەم قسەیە کە کرد وتمان چۆتە سەر ڕێبازی باوکی، زۆرمان پێخۆش بوو. بڕیارمانە تەنسیق وشتوامان هەبێ. مدەتێکی کەمی بەسەرا چوو ئاڵۆزیەک کەوتە بینی جەماعەتی داوە لەگەڵ حکوومەتی ئێرانە، ئەمان هاتنە پێشەوە. باشە وتمان فرسەتی چاکە ئێستا هەمەکاران بابزانین بەڵکو ئیشێکمان بۆ بکەن. جاری پێشوو کەڕۆشتین زۆر احتیادی بوو، ئەم جارە بە سێ نقطەی تەفتیشەوە تا گەیشتینە خزمەتی دانیشتین. باش قسە کردووانە حەقمان نییە بەسەراحەت ئەڵێم وتی کاکە ئەم مەسئلەی حکمی ذاتی چییە ئێوە داوایەکەن؟ ئینشاءڵڵا بەم زوانە سەدامە ڕوخێ و ئێمە ئەچینە یانی خۆی بەتەما بخۆی بێ بەڕێی جمهور و ئێمە ئەچینە ئەوێ هەمومان وەکو برای موسڵمان پێکەوە هەرچێک هەیە بە یەکەوە ئەیخۆین. حکمی ذاتی قسەیەکی غەربیە هاتووەتە کە ئاراوە، ئێمە هەموو برای دینین. لە وەختێکات دەسەڵاتی نەبوو حکمی ذاتی بە شتێکی زۆر کەمەزانی بۆ ئێمە و دەوڵەت دا تەشکیل بکەن. ئێستا کە تۆزە دەسەڵاتی هەیە حکم ذاتیەکەشمان پێ نایەت. ئەمە
کەسانێک بوون کە بڵێن ئێستاش هەن خۆ لە جەم شتان لەگەڵ هەموویانە ئەوەنە هەمویان بۆ ئێمە عینەن بیر و باوەڕیان هەیە یعنی تۆ نایدۆزیتەوە نە لە باشووری کوردستان لە هەموو پارچەکانە داگیرکەر لەوانەیە پشیمان بۆ بکات بۆ بەعچێک مەساڵحی خۆی بەڵام کە دێتە سەر ئەوەی داوای حەقی چارەنووسی خۆ بکەی هەمووی دوژمنتە باشە لەو دەمەیە پێشوازی لە داواکاریەکەی ئێوە بۆ بەرەی کوردستانی نەکرا بەڵام لە هەشتا دوو بەرەی جیاواز کە جوود و جەوقەتن دروستە بن ئێوە چەند ئومێتان بەو بەرەی هەبوو ینی ئەکرا ئەوە وەکو بەدیلێک بۆ بەرەی کوردستانی سیر بکرێ کام بەرە بەرەی جوود و جەوقەت بەڵێ جێگەی ئومێدی ئێوە بوون چکم ئازا مستەفا لێشێ لە کتێبەکانی ئاڵێ پێگەێنانی ئەم دوو بەرەیە نەگەیتوانی ئومێدێک بە بۆ بەرەی کوردستانی بەڵکو باسی بەری یەگرتووی کوردی هەر بەجارێک لەبار برد بەڵێ وابوو بالفعل وابوو ئەیکەواتە تەنسیقی ئێوە چی بوو لە هیچ بۆ مدەتێک بوو وەکو تاکتیکێک بوو بۆ مدەتێ بەڵام حقیقەتە بڕوامان پیان نەبوو یعنی بۆچی بڕوامان پیان نەبوو ئێمە تەماشای باکراوندی ئەمە حزابەکانمانە کرد هیچی ئەوە نەبوو کە ڕازوە بن لەگەڵ یەکە هیچ کامێکیان باشە کە ڕازگۆن نەبن ئەمە وەکو تاکتیکێکە وبالفعل قسەی ئێمە بوو نە جوودیش و نە جەوقەتیش نەگەیشتە هیچ ئامانجێک بەعکسەوە حتا کەوتنە گیانی یەکتریش باشە کاگەزەم سەفاڵێ ئەگەر ئەو بەرەیە لەو ڕۆژگارەیە دروست بووە کە بەداخەوە بۆ 12 ساڵ دوای ئەوە بەری کوردستانی دروست بوو ئەڵێ ئەگەر لەو ڕۆژگارەیە ئەو بەرەیە دروست بووە و پرۆژەی ئێمە پێشەشمان کرد جێبەجێ بکرایە دەکرا کە ڕوتی ڕوودا و سیاسیەکان بەو شێوەی ئێستا نەبووە و ڕێکاری زۆری بەسەر بهاتە ڕاستە بەڵام نەبوو زۆر باشە زۆرێک لە کادیرەکانی ئێوە ژیران و حکوم دران چیە بوون و کادیرێنە ژیران و بۆچی گیران و چۆن حکوم دران پاش ئەو جموجۆڵەی کە کرا بەداخەوە یەکێک لەو کەسانەی کە ئەیزانی کە کاک ئازاد یەکێکە لەو سەرکردەکانی پاسۆک ئاعترافی لەسەر کردە بوو ئەوە کاک ئازاد گیرا دوای ئەوە کاک فەرهاد گیرا و مەجموعەیەک لە کادیرەکان جیران لە پێشەوە حکومیادانیان بەسەرات دوایی بوو بە ئەبەت دوای بەر ئەفواتی عام کەوتن بەر ئەفوات کە کەوتن زۆر زوو التحاقیان بە شۆڕش کرد ئەی کاک موژدە تاهیر لە ساڵی 86 موژدەی مهندس ئەندامی سەرکردایەتی پاسۆک مەسئولی لیقی ناوشار باز لەوەکرێک کە ئەوش دەژی کراوە دواتر ئازاد کراوە هەویش هەر لە هەمان باشە منە بێ پرسم شەڕ و ململانیەکان بەداخەوە دوای ئەوەی کە ئەو بەرەیەکی ئێوە داوەتانە کرد دروست نەبوو ئیدی ئێوە کەوتنە شەڕی نامقەندەسی یەکتر پاسۆک بەم ڕۆحانەتەوەیەوە چۆن دەستی چووە خوێنی کورد چۆن ڕێگەی بەخۆیان بەشدار بێت لە شەڕی ناوخۆ ململانە سیاسیەکانی ئەو کاتەیە بە هیچ جۆرێک پاسۆک پێشخەرج نەبووە لە هیچ شەڕێکی براکوژێ حتا تەنانەت وەختی وا بووە بۆ دیفاعکردنیش خۆی وا لێکردە کە دیفاعیش نەکات لە خۆی بەڵام وەختێک کە ئەمە ئاشکرایە پێویست بە قسە ناکە یەکێتی هجومی کردە سەر مەقەراتی هەموو ئەحزابەکان یەکێک لەوانە پاسۆک بوو باشە ئەو شەڕەکە کرا شەڕێکی داسەپێنراو بوو بەسەر هەموو ئەحزابەکانە چی پارتیش و چی یەکێتیش و چی پاسۆک و چی حزبی شۆعی کە زیاتر لەوە حزبی شۆعی زەرمەند بوو پشتەی زۆرتریا ئەگینا پاسۆک هیچ وەختێک باوەڕی بە شەڕی براکوژی نەبووە و نەیکردووە ئەخ فەرقەکە تۆ شەڕێکە ئەکرێ بازە تۆ دەست پێش خەرکردی بازە نا تۆ دیفاع لە خۆ دەکەی و فەرقەکە ئەوە ئەگینا پاسۆک نیمانەکەوە ئیمکەی بڵێن ئێستا تۆ ئەگەر ئەترافاتی برادەرانی کۆمەڵا خوێنیتەوە پڕە لە
مەسائلانەی کەەوە چۆن هجوم بکەنە سەر یەکتری چۆن ئەم هجوم کاتە سەر قیادە موقەتە یا بەسەر پارتی یا بەسەر حتا شەڕی ناوخۆیان کۆمەڵی ڕێژدەران لەگەڵ یەکێتی ئەمانە هەموو شەڕی داخلی بوو بەڵام ئەمە شەڕی داخلیمان هیچ وەخت دەست پێ دەکرد. باشە پەیوەندیتان لەگەڵ برادرانی بستنەوەی سۆسیالی چۆن بۆ کاتاڵێن تەواوی ئەو پسوڵانەی کە ئێوە پێچون بۆ ئێران ئەوان بەیانەکرد. بەڵێ ئەزانین چۆنە ئەمە شتێکی زۆر تەبیعی بوو، ینی هەموو ئاحزابەکان کەمترین شتێک کە وەریان گرتووە ئەوە بوو کە ڕێگەی هاتوچۆیان پێبن و لەبەر ئەوەی پاسۆک هیچ چینێکی نەبوو لەگەڵ حکوومەتی ئێرانە هیچ پەیوەندیەکی نەبوو، بەڵام لە بەعزی وەختە ناچار بوون بەعزێ لە ئەندامەکان سەردانی ئێران بکەن ئێتر بۆ مەسایلی سیاسی بێ بۆ مەسایلی نەخۆشی و شتی وا بێ پسوڵە خۆ ئەترافیان پێ نەکرد بە پاسۆکەوان لەبەر لە ڕێگای سۆسیالیستەوە بە یارمەتی ئەوانە پسوڵەمان وەرئەگرت و هاتوچۆکرا ئەمە چێکی تەبیعی بوو. ئەمە ئەسان خاڵێکی زۆر ڕۆشنە بۆ پاسۆک کە هیچ وەختێک خۆی پیاوی هیچ کەسێ ناپیاو ینی لەگەڵ داگیرکەران نەبووە کە کراوە بەهۆی حزبی ترەوە. باشە پەیوەندیتان لەگەڵ پارتی یەکێتی چوون بۆڵێن ساڵی 1982 لە ناوچەی شارباژێر ڕێکوتنامەیەک لە نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانیە ئیمزاکرێ لەو ڕێکەوتنەیە مەرجی یەکێتی بۆ پارتی ئەوە بێ کە چەکدارەکانی پاسۆک لە سنوورەکانی دەسەڵاتی خۆیانە نەهێڵێت و دەریان بکات. بۆچی ئەم مەرجیانی ئەو وەختە ناکۆچیەک هەبوو بۆ مەسائلی ئیشکردنە پاسۆک هەروەکو ئەرزم کردی لە حاڵەتێک هابوو زۆربەی زۆری حتا ئەحزابەکانیش ئەرزم کردن لە ئەوڵەوە ترسیان هەبوو لە بڵاو بوونەوەی کاژێک لە ناوچەکە، ینی حتا ئێستا نازانم چۆن ئەرزە بکەم ئەوەی کە باسم کرد لە بەشی کاژیکە کە لەگەڵ ڕەحمەتی کاک ئیدریسە ئەو قسانەمان کرد پاش ماوەیەکی کەم کاک ئیدریس 60 تفەنگی ئێم1 پێدانی. باشە ئەمە چی مانایەکە بەخشێ؟ ینی قەت دێت کەسێکی وەکو کاک ئیدریس کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتیە و هەموو ئەیناسن نیە بێت لەو وەختا 60 تفەنگ پابە حزبێک و ئەیزانی کە کاک فەتاح بەو زوانە ئیلتیحافەکا بە شۆڕش. بەڵام ئێوە سەرەتا پەیوەندیتان لەگەڵ برادرانی یەکێتیە زۆر باش بوو، بەڵام دواتر شەڕ و ململانێ دروست شەڕ یەخەی ئەگرتن هیچێک لەو شەڕانایەوە دەست پێشخەر نەبوون هیچ شەڕێک کێ ئەتوانێت ئەمە بسەلمێنە کە پاسۆک دەست پێشخەر بووە. ئەزانین چۆنە زۆر 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 بە سەراحەت بڵین ئێمە ئەو هێزەشمان نەبووە کە بتوانین ململانەی سەربازی بکەین نە لەگەڵ پارتیە نە لەگەڵ یەکێتیە ئەمە حەقیقەتێکە. توێسە لە دوو چەکمان وەرگرتووە لە کاک ئیدریس 60 تفەنگ چییە لە بەرامبەر سەدان هێزی ئەو کاتە یەکێتی و ئەتوان بڵم هەزاران هێزی چەکداری پارتیش و یەکێتیش. باشە من ئەمەوێ پرسم کاک فەرهاد ساڵحی ئەبەبشی بۆ گولە باران کرا هەمە ساڵح خوا عەفویکە کادرێکی زۆر پێشکەوت و زۆر جوامێری ئێمە بوو. باوەڕ بکە وەختێک کە ئیلتیحاقی کرد بە شۆڕش ئەو وەختە فەرماندەی هێزی پێشمەرگەی پاسۆک شەهید جەلالی حاجی حسین بوو. وەختێک کە ئیلتیحاقی کرد لە ماوەیەکی زۆر کەمە ئەو ناوچەی مەریهین بانە و ئەمان سەردەشتۆمانە ئەم کوڕیان چوو بە دڵا خۆشیان ئەویست کادرێکی پێشکەوتوو بوو زۆر مەسئلەیەک پێشات لەسەر مەرزە کە مەسئلەکە حاڵەتێکی هیستری بەسەر
حەمە ساڵحان هات تەقەی کرد دوان لە پێشمەرگە چالاکەکانی پاسۆک شەهید بوون کاک دەروێش و کاک عوسمان پاش ئەوە مدەتێکیش چکە ئەمە لە نامەیەکە کە بۆ منی ناردووە هەمە من نامەکە ئێستش هەمە پاش مدەتێکیش ئەوە سێ بۆی بیگرن خوا عافوی کە ئەنوەری مەجلیس سوڵتان لەوێ ئەبێ زۆری خۆشەویست ئەنوەریش نایگرن ئەتر پشتیانتی ئەکا و ڕائەکا بەرەو مەرزی لە باشماق بوون بەرەو عێراق بێت و خۆی تەسلیمی حکوومەت دەکا کە خۆی تەسلیمی حکوومەت کرد بە جۆرەی ئەو قسەی کە بۆ منی نووسیوە ئەڵێ ئێتر ئەوەمە لە حاڵەتێکی نەفسی ناخۆشا بووە بڕیار ئەیە کە خۆی تەسلیمی شۆڕش بکە لەگەڵ کاک مژدا تا سەر حدود ئەهێنن و خۆی تەسلیمەکە محکەمەیەکی زۆر عادلانەش ئەکرێ حکمەیرێ بە ئێعدام و تیربارانیەکەن و ئێعدامە بێت بەڵێ باشە باسی ئەوت کرد ترسێکە بۆ لە دروستبوونی بیری نەتەوەی لە ڕۆژگارە لەلایەن پارتەکانی ترۆ نەچیروان بارزانی لە دیدارێکی ڕۆژنامەوانیاڵێ من سەرەتا لەسەر بیرێکی نەتەوەیی بووم کتێبی نەتەوەیی مەخوێندەوە ئەڵێ کاتێککە ئێزی بارزانی باوکم بەمەیزانی دوو کەسی وەکو چاودێر دوو کەسی بۆ تایبەت کردم کە ئەوانیش فەتەحاغا و فرانسوا حەریری بوون ئەم گێڕانەوەی نەچیر چۆن بوو ینی دەلالت لەوەکە کە ئەو بیرێکی وڵی زۆر زۆر سادەیە مەوزوعەکە ئەنی ئاشکرایە کاک نێچیروان خۆی ئەترافەکە کە لە پێشەوە چەپیەکان تەسیریان تێ کردووە ئەو وەختێک کە تەلەبە بۆ لە ئێرانە باوکی وەختێک کە هەست بە مەسئلەیە خەتەرەکە هەوڵەیە کە لەگەڵ یا قسە بکە و پوچەڵی ئەم بیر و باوەڕە بە نسبەت کوردایەتیەوە بۆ باس بکات ئەم وەکو گەنجێکی متەهەور لەوەچێ زۆر گۆرایەلی باوکی نەبوو بێت لە مەسئلە یاخود ترسیەوەی هەبوو بە ئاراسی چەپا بڕوە بەڵێ یاخود باوکی ئەو هێزەی نەبوو بێ ئەو قووەتی فکری نەبوو بێ کە بۆی بسەلمێنێ لەبەرەوە دێت ئەم دوو کەسە هەڵ ئەبژێرێ و لە گۆڤارەکە من خوێنومەتەوە کە ئەڵێ فەتەحاغا لە بینی قەوسە کە پاسۆک بوو لەگەڵ کاک فەڕەنسووە دای ئەنێن کە وەکو مامۆسایەک ڕێنمایی بکرێت ئەمە ڕاستە وە شتێککە هەیە لەسەر و ئەمەوە کاکاملژیر باسەکە ئەلە لە مؤتەمەرەکە دوای یەکگرتنی پاسۆک و ئەوانە لەگەڵ پارتیا ئەلە بە سوتفە بەتەنیشت کاک نێچیروانەوە دانیشت بووم وتی ئەو وینەی کە لەسەر ئیمانە نووسراوە کاملژیر ئەلە تەماشایەکی کرد وتی کاکە من ئەم ناوە غەریب نییە بووم ئەڵە منیش پێم وت بەڵێ من خۆی ناسانوە کە کاژی ئەو ئەندامی سەرکە ئەڵێ باوکم ئەیوت کاک نێچیروان وتێتی باوکم وتێتی تەنیا حزبێک کە بتوانێت کورد ڕزگار بکە کاژیکە ئەمە کاک کاملژیر باسیەکە وە گوایە کاک نێچیروان ئەم قسەی کردووە بە مانای ئەوەیە قسەکانی پێشووی من ئەسەلمێنێ کاک ئەدریس ئەتوانین بڵێن بیرێکی هەر کاژیکێک بووە بەڵام نەبووتە ئەندام بووکو ئەوانەی کە لە سلێمانی ئەرزم کردی زۆر کەس هەبوون ئیدعا نەکرد کە کاژیکن بەڵام ئەو بە فکر و بە عەمەل بە معنای کەلیمە نەتەوە باشە تەواوی پارت و لایەنە سیاسیەکان لە دوای جیاببوونەوەی باڵی مەکتەبی سیاسی 64 لە سەرکردایەتی پارتی تا ئێسش زۆر و کەم لە ژێر هێمنەی جەلالی و مەلاییان پاسۆک چەند لە ژێر کاریگەری جەلالی و مەلاییا بوو پاسۆک هەر زۆر زوو هەستی بەم مەسئلەیەکە جیاوازی بینی مەکتەبی سیاسی باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرۆک بارزانی بە هەڵستانگانێک و بە تەحلیلێکی نەتەوەیانە باڵی مەلا مستەفای هەڵبژارد و ئەوە بوو کەوادرەکانی
وەکو کاک فەریدون کە ئەندامی ینی دامەزێنەر بوو و مامۆساعەتی و کەسانێکی تری نات و شێخ محەممەد هەرسین و حەمەی عەزیزوانە هەمووی نات بۆ ئەوێ بۆ تەقوێتی باڵی مەلا مستەفا لە ناحیەی مەسائلی نەتەوایەتیە کە دەورێکی باڵایەندی لەم مەسئلەیە و حتا شێخ محەممەد هەرسین بۆ ماوەیەک هەڵبژێرا بۆ سەر کردایەتی پارتی. ماوەسەجا من کاتم زۆر کەماوە دەوترێت جگە لە شاعری گەورە ئەحمەد هەردی هیچ یەکێک لە کاژیکە کۆنەکان لەگەڵ دروستبوونەوەی پاسۆکە نەهاتنە پێشەوە و هاوکاریان نەکرد بۆچی لە زۆر بە خێرایی وەڵام بیت با لە دوایی هاتن ئەو مامۆستا کاملژیر بوو بە ئەندامی سەرکردایەتی پاسۆک کاک عەبدوڵڵا ئاگرین بوو بە ئەندامی سەرکردایەتی کاژۆک ئەمە کاژی پاسۆک ئەمان هاتنە پێشەوە لە دواییە لە دواییە باشە بە درێژایی ئەم مێژوە بە درێژایی نیو سەدە بۆچی پاسۆک هیچ کۆنگرە و کۆنفرانسێکی نەبەست فریای ناکەوت وەخت نەبوو ینی زۆر هەوڵدرا ئەگەر نووسینەکان ببینی خواعافوی کاک ئازاد حتا تهدید ئەکرا کە لە فڵان مانگا ئەبێ ئێمە کۆنگرە بگرین بەڵام بە معنای کەلیمە بەعزێک مەسائل هەبوو کە ڕێنایەکیان مەسائلی مادی بوو کاژیک لە سلێمانی دروستە بێ بەڵام پاسۆک لە کەرکووک بۆچی جا مەسئلەی کە هەولێر کەرکووک مەسئلەیەکی ڕەمزیە کەرکووک مقدسە بۆ هەموو ئینسانێکی نەتەوەیی لەم وەختا کە ئەم مشکلەیەمان هەیە و گەورەترین مشکلەیە ئێمە باسی جغرافیای تاریخی ئەکەین و کەسانی تر باسی جغرافیای تر ئەکەن باشە ئێمە کەرکووک بە معنای کەلیمە بە مقدسی ئەزانین باشە زۆر مەسائل هەیە کەرکووک ئەخەینە حتا بۆ دروستبوونەوەی پاسۆک لەم ئەخیرا ئێمە یەکێ لە گەورەترین کۆبوونەوەکانمان لە کەرکووک بووە. من ئەمە دوا پرسیارکەم کاتم تەواو بوو کاک فەرهادیان بمبەخشە لە دوجوارە لە ساڵی 93 پاسۆک حەلەبێ وچێتە ناو پارتی دەوترێ لە 2009 نەخشە ڕێگایەکتان نووسیوە بۆ زیینوکردنەوەی پاسۆک و پێم وابێ لەگەڵ شۆ مستەفا و دروستنەوەی گۆڕانیشە دانیشتان کردووە ئەگەر زۆر بە خێرایی وەڵام بیتەوە ئەو نەخشە ڕێگا هەمانە ئێستا هەیە شێوەی منهەج و پرۆگرامە کە ئەبێ بۆ پاسۆکی ئێستا و ئایندا چی بکەین باشە و حرەکەتێک بوو دەستمان پێ کرد یەک دوو دانیشتنی فراوانی گەورەمان هەبوو وەختی وا بووە حتا 8 نەفەر دانیشتوین باشە بڕیارمان لەسەر زۆر شتدا ئەویش هۆی تایبەتی خۆی هەیە کە بۆچی تا ئێستا لەم مەسئلەیە سەرکەوتوو نەبوون وبێت هەیە بۆ ئەوی پاسۆک دروست بێتەوە وەکو حرەکەیەکی نەتەوەیی هیچ وەخت بێ ئومێد نین بەڵام لەم وەزعی ئێستا ناتوانین بڵێن بەم زوانە لە ساسە دروستە بێ بەڵام بە هیوای ئەوەین کە هەموو نەتەوەیەکان چونکە بازێک ئەحزاب و هینی نەتەوەیشمان هەیە ئێستا حتا ئیجازەیان هەیە ئەمانە هەموو کۆبنەوە بڕیار بن کە حزبێکی نەتەوەیی ئێستا پاسۆک بێ یا هەر ناویچکەیە. زۆر سپاس کاک فەرهاد عەبدولحەمید ئەندامی سەرکردایەتی پاسۆک و ئەندامی لەخی سلێمانی کاژیک سپاس بۆ بەرزاریت لە بەرنامەدا و مێژوو خۆشحاڵین بە ئامادەبوونت بەڕێزان بەرنامەکە کۆتایی هات تا ئەڵقەی داهات و میوانی داهات و تەوری داهات و بە خۆتان ئەسپێرین خواتان لەگەڵ.